زیقارە و پارێزگا عراقیە تووڕە هەژارەیە کە هەر لە سەردەمی سۆمەریەکاندا بە ناوچەیەکی یاخی ناسراوە. لەگەڵ سەرهەڵدانی ناڕەزاییەکان لە عێراقدا ماوەی ساڵێک و 6 مانگە بەبێ دابڕان بەردەوامن لەسەر خۆپیشاندان لە پێناو بەدەستهێنانی مافەکانیان. لە نوێترین پێشهاتدا و لەژێر فشاری خۆپیشاندەرانی ئەو شارە نازم وائیلی پارێزگاری زیقار نامەی دەست لە کارکێشانەوەی ئاراستەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کرد. ئەوەش دووەم پارێزگارە لە ماوەی ساڵ و نیوێک دەست لە کار بکێشنەوە. لەسەر ئەو دۆخە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق داوایەکی ئاراستەی سەرۆکهۆزەکان و خەڵکی زیقار کرد کەوا بەشدار بن لە هێورکردنەوەی دۆخەکە بۆ ئەوەی دەرفەتی پێویست بدرێتە ئیدارەی نوێی ئەو شارە تا ئەرکی خۆی ئەنجام بدات لە خزمەتکردنی دانیشتوانەکەی. بە گوێرەی ئاماری کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە عێراقدا کە ئاماری توندوتیژیەکانی خۆپیشاندانەکانی زیقار بڵاو دەکاتەوە و ڕایگەیاند ئەنجامی ئەو توندوتیژیانەی کە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو خۆپیشاندانەکانی پارێزگای زیقاردا دروست بوو 5 خۆپیشاندەر کوژراون و بە سەدان کەسیش بریندارن. ئاماژەی بەوەش کردووە 314 کەس لە توندوتیژیەکاندا بریندار بوون کە 147 کەسیان لە هێزە ئەمنیەکان و 77 برینداریشیان خۆپیشاندەرن. 90 بریندارەکەی تریش هاوڵاتی مەدەنین. ئەوەش خراوە